دیارە هەمومان نەزانین کوردستان لە هەموو ژیانیا هەر داگیرکراو بوو، لێدراو بوو، زوڵم لێکراو بوو، چەوسێنراوە بووە. ئێستا کاتێک هاتۆتە پێشەوە کە لە ڕاستیە میلەتەکەمان یەکگرتوو بێ لە هەر چوار پارچەی کوردستان. بەڵام بەداخێکی زۆرەوە ڕەنگە هیچ وەختێ لە ئەوەندە لە هامەتی و نەکبەتیان نەبووین کە هیچ حیزبەکەی تری خۆش ناوێ، ڕۆژهەڵات ڕۆژاوای خۆش ناوێ، باشوور هیچیانی خۆش ناوێ، کە ئەمانە هەمووی نەکبەتیەکی ڕاستەقینەیە بۆ کورد. لە ڕاستیا پیاو ماقۆڵان و سەرۆک عەشیرەتەکانی کوردستان هەموو زۆر داخ لە دڵین، زۆرمان پێ ناخۆشە، چونکە ئێمە باو باپیرانی ئێمە بۆ کە خۆیان بەکوژداوە و ئەم ڕۆژ ئەندامی ئەم حیزبانە کوڕەکانی ئێمن، شەهیدەکانی جەبهە، مناڵەکانی ئێمن، ئافرەتەکانی ئێمن بێوەژنە بن، مناڵەکانی ئێمن بێ باوکە بن. ئەم حیزبانە بە خۆڕایی ئەم شتانە دروست دەکەن کە وەزعی کوردستان ناڕێک بێ. بۆیە هەر کەسێک بە دوای ئەوە بگەڕێ و شەڕی براکوژی بکە، هەر پارچەی لەگەڵ پارچەکەی تر ئەوە لە مێژووە ناوی زۆر بە خراپ دەنووسێتەوە، بە مەرحەلەیەکی خراپ دەڕوا و ئێمە وەکو خۆم و وەکو ئەو پیاوە عەشایرانەی ئەم وڵاتە داوا دەکەین کە قەت بیر لەوە نەکەنەوە کورد بکوژێ. ئەگەر چەکەکانی خۆیان داناوە و دوژمنی ئەدامی کردوون لەگەڵ یەکتر شەڕ نەکەن، برابن، یەکدەست بن، یەکدڵ بن. بەو یەکدەستی و یەکدڵی ئێمە ئەتوانین بین بەشت. ئەینا بە تەفرەخە و بیر لەوە بکەینەوە لە یەکتری بدەین و کوردی باکوور نەبێ و هی ڕۆژ ئاوا نەبێ و هی بە ڕۆژهەڵات نەبێ، ئەی ئێمە بە تەنیا چین. هەموو دوژمنەکانی ئێمە چاویان زەخ کردووەتەوە، خواخۆیانە بە پەلە لە ناومان بەرن. بە تایبەتی ئەم حکوومەتەی ئێمە کە حکوومەتێکە جارێکی تر ئێمە ئەمە بە چاو نابینینەوە، دوژمنێکی زۆری هەیە. باوەڕ بە دۆسایەتی نە تورکیاکەین، نە بە هی ئێرانەکەین، نە بە هی عەرەبەکەین. ئەوەی لە دایککە بێت لەو نەوعی کە باسم کرد دوژمنی کوردن و حەزەکەن لە ڕەگ و ڕیشەمان دەربێنن. بەڵام چار نییە ئەگەر خۆشمانەوەندە نەکبەت بین بەربینی یەکتری، ئەوە کارێکی زۆر خراپە. زۆر ئێمە زۆر دژینی و لەگەڵی نین و داوا لە یەکێتی نیشتیمانیەکەین لە سنووری خۆمانە، داوا لە پارتی دیموکراتی کوردستان و هەموو حیزبەکانی ترەکەین نەکەن بخەڵەتێن بە قسەی دوژمنان دژی پارچەکانی تری کوردستان و حیزبە کوردستانیەکانی تر بیر لەوە بکەنەوە کە شەڕی براکوژی بکەن. ئەوە خۆکوژیە، نەکبەتیە. ئەگەر ئێمە ئەوان بکوژین، دوژمنەکان ئێمەشە کوژن. ئەگەر ئێمە هەمومان یەک پارچە بین، بە هەمومان بەرەنگاریانە بینەوە و مەجبورن هەر ئاعترافمان پێ بکەن.